هاوشێوەی تورکمان و عەراب پارتیش دژی دانانی پارێزگارێکی کورد لە پشکی یەکێتی هاتە دەنگ. لەبارەی دواکەوتنی موچە و کەمتەرخەمی حکوومەتی هەرێم زانیاری نوێ ئاشکرا دەکرێت. پزیشکیان بەهۆی پشتگوێ خستنی کورد لە پێکانانی حکوومەتەکەیدا ڕووبەڕووی ڕەخنەی تون دەبێتەوە. هاوشێوەی بەرەی تورکمان و بەشێک لە عەرەب بە سەرۆکایەتی ڕاکانجبووری پارتیش دژی دانانی پارێزگارێکی کورد لە کەرکووک لە پشکی یەکێتی هاتە دەنگ. پارتی دیموکراتی کوردستان ڕایگەیاند کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک کە لە بەغدا بەڕێوە چوو بەبێ ئاگادارکردنەوەی هەموو لایەنەکان و لە غیابی نوێنەرانی تورکمان و بەشێک لە عەرەب و پارتی کراوە. پارتی لە ڕاگەیەندراوەکەیدا دەڵێت ئەو هەنگاوە یاسایی نییە، گرفتی هەیە و لەسەر ڕێگایەکی دروست نییە. ئەوە لە کاتێکدا لە کۆبوونەوەی ئەنجومەنی حکوومەتی خۆجەی کەرکووک ڕێبواردەها ئەندامی فراکسیۆنی یەکێتی لە ئەنجومەنی نوێنەرانی پارێزگای کەرکووک بە پارێزگار هەڵبژێردرا و محەممەد حافز بە سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک هەڵبژێردرا. ئەحمەد حاجی ڕەشید ئەمڕۆ دووشەمە لە لێدوانێکدا ڕایگەیاند گرفتی دواکەوتنی موچەی مانگانە دووبارە دەبێتەوە بەهۆی کەمتەرخەمیەکانی حکوومەتی هەرێم و بەهۆی ئەوەی حکوومەتی هەرێم ناوێت فەرمانبەرانی لە ئاسوودەیی دابژین. ڕاستە بەرپرسیارەتی موچەی فەرمانبەران لە ئەستۆیان نەماوە، بەڵکو لە ئەستۆی حکوومەتی عێراقە، بەڵام حکوومەتی هەرێم بە دروستکردنی لەم پەردەیەوێت ئەوە بە موچەخۆرانی بڵێت کە دەتوانێت ڕێگری لە موچە بکات. ناوبرا و ئاماژەی بەوەش کرد ئەوەی ئێستا هەیە وردبینیە لە لیستی موچەدا لە یەکەمی مانگەوە وردبینی کراوە و ئەگەر لەسەر ئەو بنەمایە بدرایە ئەوە موچەی هیچ کێشەیەکی بۆ دروست نەدەبوو. بەڵام حکوومەتی هەرێم مانگانە کە لیستی موچە دەنێرێت موچەخۆری نوێ دەنێرێت کە ئەوەش لە چوارچێوەی داراییدا جێگەی نابێتەوە. هەر موچەخۆرێک زیاد بکرێت پێویستە تەرخانکردنی دارایی هەبێت و پەرلەمان شەرعیەتی پێ بدات و نابێت هیچ پارێک خرج بکرێت کە پارەی بۆ تەرخان نەکرابێت. مەسعود پزیشکیان سەرۆک کۆماری ئێران پێکاتەی کابینەی حکوومەتەکەی ئاشکرا کرد بێ ئەوەی هیچ کەساتیەکی کورد لەخۆ بگرێت. بەو هۆیشەوە پەرلەمانتارانی کورد ڕەخنە لە سەرۆک کۆماری ئیسلامی ئێران دەگرن. لەم بارەوە محەممەد قاسم عوسمانی نوێنەری بۆکان لە ئەنجومەنی شورای ئێران ڕەخنەی لە سەرۆکی ئێران گرت و ڕایگەیاند لە کابینەی حکوومەتی پزیشکیانیدا شوێن بۆ هەموو نەیاران هەبوو، بەڵام یەک کورسی بۆ فرەی کورد و ئەهلی سونەت نەبوو کە هێنایانە سەر کورسی دەسەڵات. ئەو پەرلەمانتارە کوردە وتیشی بەداخەوە خۆزگەم ببردمایە و ئەو ڕۆژە شەرمەزاریم نەمبینایە. ستاندە نووسمان پێشکەشکردن شاد و کامەران بن.